کۆمەڵی ئیسلامی کوردستانم خاوەن خەرمانی سەروەری و داستانم. کۆمەڵی ئیسلامی کوردستان هەردەم بە هەڵوێستی ڕاشکاوانە و بوێرانە ناسراوە. لە هەر پێشات و ڕووداوێکی چارەنووسازیشدا هاوڵاتیان شاهێدی هەڵوێست و پێداگیری کۆمەڵی ئیسلامی بوون بۆ داواکردنی مافەکانیان. خۆپیشاندانەکانی هەفتەی شەبات و خۆپیشاندانی مامۆستا و موچەخۆران بۆ داواکردنی مافەکانیان گەواهی دەری ئەو ڕاستیان کە کۆمەڵی ئیسلامی بە هەڵوێستەکانی بەردەوام پشتیوانیان بووە و ئەمەشی بە ئەرکی شەرعی سەرشانی زانیوە و لەو پێناوەشدا باجی قورسی داوە. تایبەت بە خۆپیشاندانی مامۆستا و موچەخۆران دژی ستەمی پاشەکەوتی موچە و دەستبردن بۆ قوتی خەڵک لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە کۆمەڵی ئیسلامی پشتیوانی سیاسی و میدیایی تەواوی توێژی فەرمانبەران بۆ و داکۆکی لێکردوون. لە ڕۆژی 6 شوباتی 2016 واتە ڕاستەوخۆ 3 ڕۆژ دوای سەپاندنی سیستەمی پاشەکەوت کۆمەڵی ئیسلامی هەڵوێستی ڕسمی خۆی ڕاگەیاند و سیستەمەکەی ڕەت کردەوە. لەو بارەیەوە ڕێبوار حەماد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی لە ڕاگەیەنراوێکدا دەڵێت ئێمە لە کۆمەڵی ئیسلامی کوردستان پێمان وایە چاکسازی لە قوتی هەوڵاتیانەوە دەست پێ ناکات، نابێت هەنگاوی یەکەم لە موچەی فەرمانبەرانەوە بێت. ئەم بارودۆخەدارایە بەرئەنجامی حکومڕانی ناتەندروستە. کۆمەڵی ئیسلامی هەروەها لە کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتیدا لە ڕۆژی دەی ئابی 2017 بەڕاگەیەنراوێک پشتیوانی لە موچەخۆران دەکات و دەڵێت کۆمەڵی ئیسلامی چاکردنی بژێوی و گوزارانی خەڵک بە ئەولەویەتی کاری خۆی دەزانێت، بە پێویستیشی دەزانێت هەرچی زووە سیستەمی پاشەکەوتی موچەلا ببرێت و بژێوی خەڵک چاک بکرێت. هەروەک لە ڕۆژی 18 کانونی یەکەمی 2017 هەریەک لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لە ڕاگەیەنراوێکی هاوبەشدا دەڵێن هەردوو لاجەخت دەکەینەوە لە پشتگیری داواکاری ڕەواکانی کۆمەڵانی خەڵک و سەرجەمچین و توێژەکانی هەرێمی کوردستان کە بە شێوەیەکی مەدەنیانە ئەنجام بدرێن. هەر لە چوارچێوەی هەڵوێستی ڕسمی کۆمەڵی ئیسلامی بۆ پشتیوانی لە موچەخۆرانی هەرێم و داواکردنی مافەکانیان بۆ تێبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ڕۆژی 19 کانونی یەکەمی 2017 ڕاگەیەنراوێکی دیکە بڵاو دەکاتەوە و تێیدا دەڵێت خۆپیشاندانی مەدەنی هاوڵاتیان بۆ پێداگیری لە داواکانیان مافێکی سەرەتاییە، پاراستنی گیانی خۆپیشاندەرانیش دەخەینە ئەستۆی دام و دەستگا ئەمنیەکان. کۆمەڵی ئیسلامی هەروەها لە ڕاگەیەنراوێکی فەرمی ئەنجومەنی سیاسیدا کە ڕۆژی 27 ئاداری 2018 بۆ ڕایگشتی بڵاو کردەوە پشتیوانی بۆ خۆپیشاندانی هاوڵاتیان بۆ داواکردنی مافەکانیان دەردەبڕێت و دەڵێت ئێمە پشتیوانیتان لێ دەکەین چالاکی مەدەنیانەی چەند ڕۆژی ڕابردووتان شایستەی پارێزگاری لێکردن بوو لەلایەن دام و دەستگا حکومیەکانەوە، نەک بە زەبری شەق و چەک لێرە و لەوێ بڵاوە با خۆپیشاندەران بکرێ تا کار بگاتە ئاستی بێڕێزی بە مامۆستایەکی بەتەمەن لە پایتەختی هەرێمی کوردستان کە کارێکی قێزەون و دوور لە بەهاکانە. ئەمانە نمونەی خەرمانێک هەڵوێستی بێسڵەمینەوەی کۆمەڵی ئیسلامین کە هەردەم لە بەرەی داوەڕەوەکانی خەڵکدا بووە و خزمەتکردن بە هاوڵاتیانی کردوتە سەنتەر لە ئاڕاستی کاری سیاسی و میدیایی خۆیدا. هەر بۆیە کۆمەڵی ئیسلامی داوا دەکات بە دەنگدان پشتیوانی لێ بکرێ تا بتوانێت هەڵوێستەکانی تۆکمەتر بکات و هاوڵاتیان لاچنگی ئەوانە ڕزگار بکات کە ژیان و گوزەرانی خەڵک و دۆخی هەرێمی کوردستانیان بەم ڕۆژەگەیاند. حكمراني